وەزارەتی خوێندنی باڵاکە ڕایگەیاندووە ئێمە دەوامی خوێندکارانمان ڕاگرتووە بۆ ماوەی 1 مانگ واتە لە ئەمڕۆ تا 1/4 دەوام نییە لەبەر ئەوەی کە خوێندکارەکانمان بەشێکیان لە شوێنی دوورەوەیەن و خاڵێکی تریشەوەیە کە نامانەیە بەرکەوتنی ڕاستەوخۆ لە نێوان خوێندکارەکانە هەبێ هۆڵەکان چونکە خۆتان نەزانن کۆبوونەوەی زۆری تیاکرێت ئەو شوێنانەی کە کۆڕ و کۆبوونەوەی ئێمە هەموویمان ڕاگرتووە ئەمە کۆتا کۆڕمان بوو کۆتا وەرکشۆپان بوو لەم مەوسمەیە لەم وەرزەیە ئەمەش هەمووی لە پێناوی تەندروستی هەمووانایە.